بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان لەرکوێگەن سڵاوی خی گەورەتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرم لاڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواست بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست گەشتمەوە لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین. 14هەمین ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکێکە لە ڕێکخراوە بەرچاو و چالاکەکانی بواری پەروەردە و فێرکردن یا لە بواری قوتابیاندا کە ڕۆڵێکی بەرچاو یا دەستێکی دیاری هەیە لە خزمەتکردنی قوتابی و بواری پەروەردە و فێرکردندا. لەم بەرنامەیەدا باز لە ئەزموونی 14 ساڵی ڕاگەیاندنی ئەو ڕێکخراوە دەکەین. بزانین ئەم ڕێکخراوە چی کردووە بۆ قوتابیان تا چەند لە ئاستی یام چۆن شان بەشانی ڕێکخراوەکانی دیکە بێ دواکەوتن توانیوێتی ڕاژە و خزمەتێکی بەرچاو بەچینی قوتابی و خوێندکار بکە لە هەرێمی کوردستان، تا چەند توانیوێتی کێشە و گیر و گرفتی مامۆستا لەلایەک وە قوتابی و فێرخوازەکان لەلایەکی دیکەوە چارەسەر بکە یا هیچ نەوێ بیگەێنێتە لایەنی پەیوەندیدار. بۆ قسەکردنی زیاتر لەسەر کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێستم محەممەد ساڵح سکرتەری ڕێکخراوی قوتابیانی کوردستانم کردووە. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سەرتا پیرۆزبایەکی گەرمتان ئاراستەکەین لە جەنابەت و تەواوی ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە بۆنەی 14هەمین ساڵیادی ڕاگەیاندنتانەوە. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس و دەستخۆشی بە جەنابەت زۆر مەمنون بە پیرۆزبایەتان. سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پێیان بە گشتی بەرنامەی باسوخواسیش بە تایبەتی کە هاوکار و هەماهەنگی ئێمە بووە. منیش بە پێویستی زانم لە 14هەمین ساڵ ڕۆژی ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە 3/11 لە ساڵی 3/11/2023 تاوەکو ئێستا کە ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان ڕاگەیاند. سەرەتا سوپاس و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو براو خوشکانە دەرببڕم کە لە پێش و پێش ئێمە لە کاروباری ڕێکخراوەیی کاریان کردوە، ئەم کاروانیان گەیاندە ئەمڕۆیان دروست کرد. هەروەها پیرۆزبایی لە تەواوی کاردیر و ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرجەم شار و شارەچەکان لە ناوەندەکان لە لقەکان لە بەشەکان برایان و خوشکان لە مەکتەبی سکرتارێت لە دەستەی بەڕێوەبردن لە تەواوی ئۆرگانە جیاجیەکانی ڕێکخراوی قوتابیانەکەم هیوادارم ئەم کاروانە کە ئێمە ئێستا ئاڵا هەڵگرینی بتوانین بە شکۆداری بە پێشەنگی بە ئەو پەڕی شانازیەوە بیگەینەوەکانی داهاتوی خۆمان ئەمڕۆ کە 14 ساڵە شانازیەکەین بەوەی کە ئێمە لە ناو ڕێکخراوی قوتابیانین کە ئەم ڕێکخراوە توان بڵێم کاروانێکی بەردەوام و هەروەها کانگایەکی بەهێز کانگایەکی بەپیت و بەرەکەت بۆ ئەوەی کە کۆمەڵێک کادیر پێ بگەێنێ بۆ هەموو سێکتەرێک بۆ هەموو بوارە جیاجیەکانی کاری هەم ڕێکخراوەی هەم حیزبی هەم کارەکانی تری حکومی و کارە ئیداریەکان لە هەرێمی کوردستاندا. زۆر سەرکەوتنیشتان بۆ خوازین. دکتۆر 14هەمین ساڵیادی ڕاگەیاندن بۆچی یان بۆچی ناگوترێت دامەزراندنی ڕێکخراوی قوتابیان پەیوەندی چێل نێوان بەکایەنانی ئەم دوو چەمکەدا؟ بەڵێ دەستخۆش پرسیارەکەت زۆرم پرسیارەمان لە یەکرێ. ئێمە ئەمڕۆ 14هەمین ساڵیادی گۆڕینی ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کە لە ساڵی 2023 لە کۆنفرانسێکی نائاسایی و کاتی مەکتەبی سکرتارەتی کۆمەڵی قوتابیانی ئیسلامی کوردستان ناوی کۆمەڵی قوتابیانی ئیسلامی گۆڕا بە ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئەم تاریخەمان بۆ هەڵبژار بۆ ئەوەی کە ئەم تاریخە شانازیەکە بۆ سەرجەم هەموو ئەو ڕێکخراوانەی کە لە 24/6/1986 کە کۆمەڵی قوتابی یەکەم کاروانی ڕێکخراوەیی قوتابیانی ئیسلامی لە ساڵی 1986 31 ساڵ پێش ئێستا لە 24/6 لەو کاتە لە تاراوگە کۆمەڵی قوتابی بە ئەمەک گەنجانی موسڵمانی بەهێز و بە ئەمەک توانیان ناوێکی ئەو کاتە ڕێکخراوێکی ئیسلامی دروستکەن. دوای ئەوە لە هەرێمی کوردستان کۆمەڵێک گروپ و کۆمەڵێک ڕێکخراو هەبوو تایبەت بە بواری ڕێکخراوەی قوتابیان لە دوای ساڵی 1991 بەشێک لەم ڕێکخراوانەیە چیان کرد بە ناوی جیاجیا تاوەکو و ئێمە سەرجەم ئەو ناوانەی کە هاتن ناوەکانی پەیوەندی ئیسلامی خوێندکار و لاوانی کوردستان، پەیوەندی ئیسلامی خوێندکارانی کوردستان، یەکێتی قوتابیانی موسڵمانی کورد، یەکێتی قوتابیانی ئیسلامی کوردستان، هەروەها یەکبوونی قوتابیانی ئیسلامی، هەروەها کۆمەڵی قوتابیانی ئیسلامی، هەموو ئەم ناوانە، هەموو ئەم ناونیشانانە، هەموو ئەم مێژوانە، هەموو ئەم سەروەریانەمان ئێمە بووینە خاوەنی ئەم سەروەریانە، ناومان نا کۆمەڵی قوتابیانی ئیسلامی کوردستان
لەو کاتێک کە کۆمەڵی قوتابیانی ئیسلامی کوردستان دروست کرا بەسەر جەم سەروەریەکانەوە دوای ڕوخانی ڕژێمی فاشیزمی بەعز لە عێراقدا و هاتنی دەسەڵاتی هاوپەیمانان و هاتنە ئارای شێوازێکی نوێ لە کارکردن و هەروە هاتنە ئارای دۆخێکی نوێی کارکردنی ڕێکخراوەیی و هەروەها بوونی کۆمەڵێت چەمک کۆمەڵێ فراوان بیرکردنەوە بوونی جیهانبینی لە ناو سکرتاریەتی ئەو کاتی کۆمەڵی قوتابیانی ئیسلامی کوردستان هاتین ناوێکی نوێمان بۆ ئەو کاروانە ڕێکخراوەیە دانا کە ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوو. ئێمە دوای کۆنگرەی پێنجەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیارماندا و تاریخە بکەینە تاریخی ڕاگەیاندنی ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە شانازیکردن بە سەروەریەکانی پێشووی کاروانی ڕێکخراوەیی قوتابیانی ئیسلامی لە کوردستاندا. ئەمە کەمکردنەوەی ئەو مێژوە دوو درێژە نیە بە منەت تۆ لە 2023ەوە دەست پێ بکەیت و مێژووی بەر لە ئەو مێژوە یان بەر لەو تاریخە بسڕیتەوە یان نەخێر ئێمە مێژوە نەسڕێمانێتەوە جورئەتی سەرێنەوەیشمان هەیە. ئێمە ئێستا بەرهەمی ئەو مێژە فراوانین کە هاتووە تەنها ئێمە هاتووی ناوی ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کردووە تەنها بۆ دەربازبوون بووە لەوەی کە ئێمە ژمارەیەکی زۆر ڕێکخراوی ئەکتیڤ و چالاکە بوون هەرێکیان لە تاریخێکی جیاجیا دامەزراون ئەم ڕێکخراوانە یەکیان گرتووە کاری پێکەوەییان دەست پێ کردووە دوایی هاتوون کاروانیان یەک خستووە. ئێمە بۆ ئەوەی کە هەر یەکێک لەم تاریخانەی کە دروست بوون بەلای ئێمەوە تاریخی گەورن ڕێز لێ گیراون بەلای ئێمەوە مێژوویەکە نەم مێژوانە شانازیان پێوەکەین کۆی مێژوەکانمان کردا ئەوەی کە وەک چۆن کوی ناوەکانمان کردە ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆی مێژوەکانیشمان کۆ کردەوە بۆ مێژووی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ناومان ناوزەندمان کرد بە ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیان نەهاتوین بڵین دامەزراندن چونکە دامەزراندن نەگەرێمە باز بە دامەزراندنی کاروانی ڕێکخراوەی قوتابیانی ئیسلامی لە کوردستان بکەین یەکەم داگرساندنی مامی ئەگەڕێتەوە بۆ 31 ساڵ پێش ئێستا 31 ساڵ و تقریبان 6.5 پێش ئێستا کە لە تاراوگە کۆمەڵە قوتابی دایاننا دوای 31 ساڵ لە 27 ساڵ دوای 27 ساڵ پێش ئێستا کە لە هەرێمی کوردستان دوای ڕوخان دوای ڕاپەڕینی مەزنی بەهاری 1991 ڕێکخراوی تری ئیسلامی قوتابیان دروست بووە هەموو ئەمانە کۆ بووەتەوە هەموو مێژوانە سەروەرین بۆ ئێمە ناوی هەموویانمان کۆ کردەوە کردمانە ڕێکخراوی قوتابیان ڕێکخراوی قوتابیانی کۆی ڕێکخراوەکانی پێشوو قوتابیان هەر ناوی قوتابیان و کوردستانی ژەر ناوی کوردستانە بە شانازیەوە ئەم مێژوە ئێسا بەرهەمی سەرجەمکار و چالاکیەکانی ئەو براو خوشکە بەڕێزانن کە لە ساڵی 1966 بە دوا کار و خەباتیان دەست پێ کرد لە کوردستان. دکتۆر ئەو دروشمانە کامانن کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵی گرتوون و هەوڵ ئەدا کار بۆ ئەوانە بکایام ئەوانە بەدی بهێنێ لە پێناوە و ئامانجوە دەفەی کە خۆی لە پێناوە دامەزراوە. ئێمە دروشمی کارمان پەروەردە لە کارە پەروەردە زانست نوێگەریە بە پەروەردە بەنسبەت ئێمە پەروەردە بریتە لە ڕەسەنایەتی گەلی کوردستان کە پەروەردەیەکی ئیسلامی ڕەسەنی کوردیە کە کورد سەرچاوەیەکی کاراکتەرێکی سەرەکی بووە لە ئیسلام و ئیسلامەتی کوردی ناسنامەی میلەتی کوردی موسڵمانە. پەروەردە زانست کە ناسنامەی هەموو قوتابیە کە پێویستە زانستی هەموو قوتابیەک بە زانستەکەیەوە چەکی زانست چەکێکی بەردەوام بەهێز کاریگەرە بۆ ئەوەی کە قوتابی گەنج نەوەی ئێستا بتوانێت ڕوبەڕووی هەموو ئەو ڕوبەڕوانە بێتەوە کە ڕۆژانە ڕووی تێەکە هەروەها نوێگەریش پێویستە نوێگەری لە کاردا بکەین. ئێمە ئەم سێ دروشتمە پەروەردە زانست نوێگەری پێویستمانە بە پەروەردەی ڕەسەنی ئیسلامی گەنجان و قوتابیان پەروەردە بکەین زانست چەکێکی بەهێز بێ نوێگەری ژەمیشە نوێگەری لە کاروبارەکانمانە هەبێ کاروبارەکانمان نوێ بن و بۆ ئەم قۆناغە بن بۆ قۆناغە جیاجیاکان بتوانین کاری نوێ پرۆژەی نوێ چالاکی نوێ هەڵسوکەوتی نوێ هەروە بەیاننامە و گفتار و کردداری نوێمان پێبێ و کاری پێ بکەین. دکتۆر پێم خۆشە لە زاری جەنابتەوەکو سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان تیشکێکی خێرایان بوونە گەشتێکی خێرا بکەین بە مێژووی 14 ساڵ لە خەبات و چالاکی و ماندووبوون و ئەو کۆسپ و تەگەر و لەمپەرانەی کە هاتوونەتە ڕێی ڕێکخراوەکەتان 14 ساڵ ئێوە چیتان کردووە چیتان بەخشیوە چیتان بەرهەمێناوە؟ وڵای ئێمە لە بەیاننامەی 14مین ساڵیادی ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە شانازی و سەروەریوان زۆرن بەڵام یەکێک لەو شانازیانەی یعنی زۆر بە جەراعەتەوە زۆر بە
ئەو پەڕی پشت ئەستوری خستمانە سەر وەرەقەی بەیاننامەی چواردەیەمی ساڵیات بریتیەوە لەوەی ئەڵێن بە شانازیەوە توانیمانە زیاد لە 5 ملیۆن قوتابی لە کوردستانە لە ماوەی ئەم 14 ساڵە لە خزمەتەکانی ئێمە بەردەوام سوودمەند بن. ئەم 5 ملیۆن قوتابیە ئەوەی کە ئێمە یعنی پێم ئەتوانین زۆر باسی بکەین، زۆر شانازی پێوە بکەین. ئەم 5 ملیۆن قوتابیە شارەزا بوون لە پرۆژەکانی ئێمە، لە کارەکانی ئێمە سوودمەند بوون، لە بڵاوکراوەکانمان لە تۆڕەکۆم لە پەڕەی فەرمی یعنی سایتی فەرمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە سوودمەند بوون. ئەم کار و چالاکیانەی ئێمە یەکەم جار لە 3/11 یەکەم چالاکی کە ئێمە بەشداری هەڵبژاردنەکانی 3 مانگی 12 ساڵی 2023مان کرد کە کۆتا هەڵبژاردننی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکانە لە کوردستان. لەو کاتەی کاروانی ئیسلامی لە کوردستان، بە تایبەت کاروانی کۆمەڵی ئیسلامی لە کوردستان کە ئێمە بەشێشین لە کۆمەڵی ئیسلامی کوردستان، کاروانی کۆمەڵی ئیسلامی لە ژێر زۆر تەحەدیا بوو، زۆر نەیاری کۆمەڵی ئیسلامی هەبوو کە کۆمەڵی ئیسلامی کۆتایی پێهات، کاری کۆمەڵی ئیسلامی کۆتایی پێهات، کە زمینەی کۆمەڵی ئیسلامی تەنها شاخەکانی هەورامان بوو کۆتایی پێهات. ئێمە لە 3 مانگی 12 2023 هاتین بە دەنگی دلێ ڕامانگەیان ئێمە نەوەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر جەمزانکۆ و پەیمانگاکانی کوردستان، سەرجەم ئامادەیەکانی کوردستان بەشداریمان کرد. لەو کاتەدا 4411 دەنگمان لە هەموو کوردستاندایەنە کە لە ناو کۆتا سنووری کوردستان دەنگی ئێمەی تێدا بوو. ئەو کاتە پێداچوونەوە یەک بۆ کاروانی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی کرا، دەسەڵاتی کاتی هاوپەیمانان، هێزە سیاسی نەیارەکان، دۆستەکان، دوژمنەکان هاتن وتیان ئێوە ماون، ئێوە زیندون، ئێوە لە شارن، ئێوە لە هەموو شوێنەکانن. ئەوەی کە ئێستا لە کەناڵی ئاسمانی پەیام هەیە و خەڵکێک پیوا بوو کۆمەڵی ئیسلامی ناتوانێت تەلەڤیزیۆنە لۆکاڵەکەی لە شاخەکان بێنێتە شارەکان، بەرنامەی بۆ شارەکان هەبێ، بەڵام بە شانازیەوە کاروانی ئێمە ڕێکخراوەی بە هەماهەنگی لەگەڵ هەموو براو خوشەکانمان لە تەواوی ئۆرگانەکانی تری کۆمەڵی ئیسلامی توانیمان دەنگ و سەدامان سنوورەکانی کوردستانیش ببڕێ، دەنگ و سەدامان هەموو جیان بگرێتەوە، هەموو جیان گوێیان لە ئێمە بێ لە ماڵەکانی خۆیانە دانیشن. پرۆژەکانی ئێمە زۆرن، دیارترین پرۆژەی ئێمە پرۆژەکانی دۆستانی محەممەد درودی خوای لەسەروێ، پرۆژەی سمبولی نوێر بۆ پاڵاپۆشی، پرۆژەی هاوڕێیانی بیلالمان هەبووە، پرۆژەی زانکۆلاین هەبووە کە ئێستا ڕێگای زانکۆمان ناوناوە، خولی سەرکەوتنمان هەبووە، خولە جۆرا و جۆرەکانی ڕۆشنبیری گشتی پەروەردەیی وانە پەروەردەیەکان بڵاوکراوەکانمان لە کتێب و نامیلکە و گۆڤار و ڕۆژنامە و سایتی ئەلکترۆنیە بووە. هەوڵەدەین دوایی تێر و تەسەر باز لە پرۆژەکان بکەین، بزانین باسێک لەوانش بکەین. دکتۆر ئاماژەت بەوە کرد کە لە هەڵبژاردنەکاندا یام من ئەتوان بپرسم بەهۆی کار و خەباتی مەدەنیانەی ئێوە وەکو ڕێکخراو توانی وتانە دیدگا و هەڵوێستی سیاسی بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی لەلایەن نەیارەکانیەوە بگۆڕن؟ جەنابەت شتێکت بود کە ئەو هەڵبژاردنە سەلماندی کە ئێوە تەنان لە ناو شارەکانیشدا توانیتان دۆست و خۆشەویستی بۆ کۆمەڵ دروست بکەن، کە خەباتی مەدەنیانەی ئێوە چی کردووە لەوەی کە دید و تێڕوانین و هەڵوێستی نەیارەکانی کۆمەڵی ئیسلامی بگۆڕێ بەرەو باشە و بەرەو هەڵوێستێکی جوان؟ بەڵێ ئەو هەڵبژاردنە توان بڵێن یەکەم تاقی کرد، یەکەم بەشداری خەباتی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو لە ڕێ ڕێکخراوی قوتابیانەوە. لەو کاتەدا کە بەڕێز جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە بەداخەوە بە زۆر هەملێ لە گرتوخانەکانی دەسەڵاتی کاتیە و کاتی هاوپەیمانان بوو، لەو کاتەدا دوای هاتنەوەی مامۆسای باپیر پێڕاگەیاندین کە ئەو یەکەم هەواڵ کە بە مامۆسا گەیشتە بوو دەنگەکانی ڕێکخراوی قوتابیان بوو کە پیان وتبوو ئێوە پارتێکن کە لە ناو خەڵکن، ئێوە لە ناو 4000 و قسوور ماڵی کوردستانن، کەواتە ئێوە خاوەن جەماوەرن، کەواتە ئێوە هێزێکن لە ناو خەڵکن، جەماوەرتان هەیە، ئەتوانن بژین، ئەتوانن لە ناو خەڵک ممارەسەی کاری سیاسی خۆتان بکەن. لەو کاتە ئێمە زۆر کەس جاڕی مردنی کاروانی کۆمەڵی ئیسلامی بە حسابی خۆی دابوو، بەڵام لەو کاتە تا کە دەنگەکان هاتن خەڵکانێکی زۆر پێداچوونەوەیان بە هەڵوێستەکانیان کرد، هەڵوێستەکانیان گۆڕی بە ئاراستەی هاتن بەرەو کۆمەڵی ئیسلامی، بەرەو کاری کۆمەڵی ئیسلامی. ئێمە لەو کاتە یعنی زۆر بەجەرات، زۆر لەگەڵەوەی زۆر تەحەدیمان هەبوو، تەحەدیەکان
تەحەدی دوژمنەکانمان لە هەمان کاتە تەحەدی دۆستەکانیشمانە بوو ڕوبەڕوونەوەمان لەگەڵ دۆستەکانمانە بوو کە خەڵکێک پێی وابوو ئێمە بەشداری هەڵبژاردنکەین کار زیاتر قورسەکەین بار زیاتر قورسەکەین بارگرانی قورسەکەین بەڵام لە بیرما و کاتە من لە زانکۆی دهۆک ئەم خوێن لە زانکۆی دهۆک زۆر بە جەراعەتەوە کۆمەڵێک کەس کە هەرچەند ئێمە لە پارێزگای دهۆک 59 دەنگمانێنە لە تەواوی پارێزگای دهۆک بە زانکۆ پەیمانگا و ئامادەیەکانیەوە بەڵام 59 دەنگ بۆ ئەوەی کە زەنگێک بێ بۆ شاری دهۆک کە 59 ماڵ لە دهۆک هەیە کۆمەڵی ئیسلامی خۆشەوێ ئەم 59 دەنگە زۆر زۆر گرنگ و کاریگەر بوو بۆیە ئەتوانم ئەمەی کە من ئەیڵم یعنی لە دەمی منەوە نەبێ ئەکرێ ئەمە ئاعترافی ئەو براو خوشکە بە ڕێزانە بێت کە لە کاروانی کاری ڕێکخراوی قوتابیانە هەبوون ئێستا لە ئۆرگانە جیاجەکانی تری کارە لە کوردستاندا کارەکەن چه حیزبی چه حکومی چه پەرلەمانتاری ئەکرێ ئەمانە ئەم شانازیە بکەن بەڵام منەوەی کە جێرامەوە تەنها و تەنهای ئاعترافێکی خودی بەڕێز مامۆستا باپیر بوو دوای هاتنەوەی لە ئەو زیندانە داسەپاوی بەسەریا بە ناحەق بەسەریا داسەپا بوو یەکەم هەواڵ کە پێی گەیشتە بوو ئەوە بوو کە ئەمە بۆ ئێمە گوڕوتینێکی زیاتریمان پێئەدا بتوانین کاری زیاتر هەنگاوی زیاتر کردداری زیاتر گفتاری زیاتر بەندەمەوە چوونە ناو خەڵکی زیاترمانە بێ ئەمەش لە ئێمە تەنها ئێمە نییە سەرەتا یعنی توان بڵێن فەزڵ و بەزەی خوای گەورەیە پاشان هەڵسوکەوت و توانا و تاقە و لێبڕاوی ئەو خەڵکانە بوون لەو کاتە ئەو کاریان ئەنجامدا دکتۆر لە ماوەی ئەم 14 ساڵەدا لە ڕووی خزمەتکردن بە قوتابی و یان کار و چالاکیەکانتان ئەتوانین بڵین ئەگەر ئێوە پێش نەکەوتون دواژ نەکەوتون ینی توانیتان شان بەشانی ڕێکخراوەکانی دیکە لە مەیدانەکەدا خزمەتی قوتابی و چینی خوێندکار بکەن ئێمە ڕاستی یعنی ئەمەی کە شایەتی دانانە پێم خۆشە خەڵکێک دەرەوەی من ئەم شایەتیانانە بدا بەڵام ئەوەی کە ئەی بینین بە چاوی بینین ئەوەی کە بە ئینسافەوە باسیکەین ئەوەی کە پێمان وایە ئێمە لە کاروانی ڕێکخراوی لە کوردستانە تاوەکو ئەم چرکە ساتێژ من لەگەڵت قسەکەم ئێمە ئەگەر یەکەمی کاروانی ڕێکخراوی هەرێمی کوردستان نەبین یەکێکین لە یەکەمینەکانی کاروانی کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستانە بە تەواوی کارت جیاوازیەکانیانەوە ئەم شایەتیش هەر ئەمڕۆی پێشوازی ساڵیادی کاری ڕێکخراوەییمان لە بارگای مەکتەبی سکرتایەتی ڕێکخراوی قوتابیان کە سەرچەم چین و توێژەکان هاتنە لامان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان ڕێکخراوەکانی مامۆسایان لاوان خوشکان هەموو ئەم ڕێکخراوانە و شایەتیاندا کە ئێمە یەکی چین لە پێشەنگەکانی کار ئەوەی کە ئێمە بتوانین یعنی نەگەر دوان نەکەوتوین بەڵام بەداخەوە توانای ئەگەر ئەو توانە مرۆیینە ئەو توانە مادی و ئەو دەسەڵاتی کە لە دەستی هەندێک لە ڕێکخراو هەیە من دڵنیای تۆ هەموو بینەرانیژەکەمەوە ئەو دەسەڵاتە لە جێر دەسەڵات لەلای ئێمە بواە کارەکانی ئێمە ئەمانتوانی ئێستا سەدقات کارمان بکردە چونکە ئەگەر ئێمە باز لەو داهات و پارە و ئەوانە بکەین کە لە بەردەستمانایە خەڵکان بۆ یەک شوێنیش بەکاری نایانێت ئەگەر باز لەوە بکەین ئێمە باز لە هەموو ڕێگریانە بکەین کە لە زانکۆ پەیمانگاکان لە ئێمە کرێت لە ناوەندەکانی خوێندن باز لەو هەموو دژایەتی ئێمە بکرێت لە ڕێی وەزارەتە پەیوەندیدارەکانەوە باز لەو هەموو وەڵام نەدانەوەی ئێمە بکرێت کە لەلایەن دام و دەستگا پەیوەندیدارەکانەوە ئەتوانم بڵێم ئێمە هەنگاوەکانمان زۆر گەورن بۆیە توانیمانە لە هەموو دەرگایەکمان داوە هیچ جارێک سەڵمان نەکردوێتەوە جارێک کۆتاییمان نێناوە 2 جار 3 جار 10 جار زۆر جار زیاد لە 50 جاریش دەرگاکانمان تەنیوە دەرگاکان لێمان داوە بۆ ئەوەی کە تا نەوان کردبێتەوە تا کێشەمان نەگەیان بێ کۆڵمان نەداوە کە ئەمەش سڕی سەرکەوتنمان بووە لە ڕابردوو ئەمانەوێت لە ئێستاش ئەمانەوێت بۆ داهاتوویش سڕی سەرکەوتنی ئەمە ئەوە بێ کە هەمیشە بەردەوام بین هیچ جارێک سەڵ نەکەینەوە هیچ جارێک ماندوو نەبین هیچ جارێک ڕانەوەسی کەواتە بەو دەستکورتی و نەبوونیی خۆتانەوە توانیتانە هاوشانی ڕێکخراوە ئەوانەی کە لە موچە و لە دەرامەتا زۆر زەبەلاحن یان هەوویەکی باشن توانیتان هاوشانی ئەوانیش خزمەت بکەن ئەتوانم من ئەو شایەتیانەم لە خەڵکەوە وەرگرتوێتەوە شایەتەکانی خەڵک ئێمە لەوان زیاتربان کردووە هەر ئێستا لە بۆ نمونە لە پرۆسەی زانکۆلاین یعنی هیچ ڕێکخراوێک لە کوردستانە ناتوانێت لە زانکۆلاینە بڵێ ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەم لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین هەر لە ڕێی پێدانی ڕێنمایی بە قوتابی
هەر لەوەیش کە بۆ نمونە زیاتر خەڵک شارەزایی تیمەکانی ئێمە سوودمەندبوونی خەڵکەکانی ئێمە ساڵی پارس پلانمان 2000 تا 2500 بوو بۆی خەڵک سوودمەند بێ لە زانکۆلاینی ئێمە، بەڵام 3800 کەس سوودمەندی تەواو بوو. زیاد بۆ لە بەبەشە جیاجیەکان 12000 سوودمەند ساڵی پار لە پرۆسی زانکۆلاین هەبوو. لە ساڵی پێرار زیاد لەو ژمارە، ساڵی بەسەر پێرار زیاد لەو ژمارە، لەگەڵەوەی خولی سەرکەوتنمان، لەگەڵەوەی کە بۆ نمونە پرۆژە جیاجیەکانمان کە ئێمە قوتابی و خوێندکار سوودمەند دەبێت لێمان. ئەم شایەتیانەی بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئێمە لە باوکو دایکی قوتابی وەرمانگرتوێتەوە، ئێمە لە کەسوکاری قوتابی، ئێمە لە مامۆسایانی زانکۆ، لە مامۆسایانی ئامادەیی، ئێمە لە بەرپرسە بە ویژدانەکانی هەردوو وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا، لە کەسە بە ویژدانەکانی ناو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستان پارێزگاکانی هەولێر و سلێمانی وەرمانگرتوێتەوە. لە خۆمانەوە نهاتوین یعنی ئامار ریسکەین لە خۆمانەوە بین، ژمارە دانین لە خۆمانیشەوە بین، خۆمان بە یەکەم بزانین، خەڵکیش بە هیچ. لە ئێستش من جورەت ناکەم بڵێم ئێمە یەکەمینی تەواوین، ئەڵێن یەکێکم لە یەکەمەکان لە کوردستان. دکتۆر لەمپەر و گرفت و لەمپەرەکانی بەردەم کارکردنتان چین؟ جەنابێت ئاماژەت بەوە کرد کە لە هەندێک لە وەزارەتی پەیوەندیدار هەست بە دژایەتی یان ڕێگریکردن لە کار و چالاکیەکانی ئێوە ئەکرێ. ئەمانە کێن؟ بۆچی دەیانەوێ کار و خزمەت و چالاکیەکانی ئێوە کە بۆ خەڵکیەکە لەوە چە سەر بە خۆشتان نەبێ، ئەندامی حیزبی کۆمەڵی ئیسلامیش نەبێ، بۆچی ئەوانە دەیانەوێ ئەم چالاکیانی ئێوە نەمێنێ یان بۆونە ڕێ لە کار و چالاکیتان نەگرن؟ گەورەترین لەمپەر ڕێگری لەمپەر ناویچی لە ڕێی کاری کاروانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بریتە لەوەی کە ئێمە ڕێکخراوێکی قوتابیانی ئیسلامین، ڕێکخراوێکی قوتابیانین، پەروەردەمان پەروەردەیەکی ئیسلامیە، شانازی بە ئیسلامی بوونی خۆمانەوەکەین، ڕامانگەیاندووە ئێمە ئامانجمان یعنی پەروەردەکردنی تاچی قوتابی و گەنجی مسلمان کوردستانە بە پەروەردەیەکی ڕەسەنی ئیسلامی. ئەمە کە ئێمە ئەڕۆینە هەر دام و دەستگایەکەوە، ئەم دام و دەستگایە پێی وایە کە ئێمە کە ڕۆژی نەوەی تر ئەبێ سەرەتا هەموو قوتابیان پێیان بڵێن واز بێنن لە هەموو شتێ، ئێوە بۆتان نەیە چکەن، ئێمە پەیام و بەرنامەیەکی خۆمان بڵاوەکەینەوە کە ئەوەش بە مافی خۆمان نەزانین، وەک چەند بە مافی خەڵکی ئەزانین پەیام و بەرنامەی خۆی لە کوردستان لە هەموو شوێنێک بڵاو کاتەوە. ئێستا لە زانکۆ پەیمانگاکان بە ئاشکرا جار بۆ بێدینیە درێ، بۆ ئیلحادە درێ، بە ئاشکرا جار بۆ بەرنامەی ترە درێ، بە ئاشکرا لە پەروەردەکانە کتێبی پیرۆست تەوزیعکرێ، خەڵکی ڕێگەیان بۆ کاتەوە، ڕێکخراوی تەبشیری دێتە ناو زانکۆ و پەیمانگا و ئامادەیەکان. ئێمە ژەمانوێ ئەم ئاشکراییە، ئەم ڕێگات ئاچوخبوونەوە ئاوەڵایە بۆ ئێمە شەبێ. بەڵام بەداخەوە کاتێک کە ئەچتە لای وەزیرێکی بەڕێز کە پرۆژەی پێدەی کە قەنەعەتی پێیەکە ئێمە شتێکی باشە، ئەم وەزیرە بەڕێزە باس یعنی پرسیار لە سکرتێرەکەی لە کەسە نزیکەکانێکە لە باگراوندی سیاسی و پەروەردەیی تۆ، کاتێک باز لەمانەکە باگراوندی سیاسی تۆ خوێنێتەوە، ئەم پرۆژەی تۆ نابێتە پرۆژەی یەکەم بۆ ئەو، ئەبێتە پرۆژەی دووەم سێم، ئەبێتە پرۆژەی مولحەق بۆ ئەو، تا شتی تر وەسابێت سەیری ئەوانەی تۆ ناکە کە هەم نمونەمان بەچاوی خۆمان لە نووسینگەی یەکێک لە بەڕێز لە وەزیرەکانی بواری پەروەردە و خوێندنی باڵا لە کوردستان بینی. پرۆژەمان پێدا زۆر مەمنون بوو، زۆر سوپاسی پرۆژەکانی کرد، بەڵام لە دوای نامەیەکی بچووکی بۆ هات لەلایەن یەکێک لە بەرپرسەکانیەوە ئەم ڕێکخراوە بریتین لە ڕێکخراوی فڵانە پارتی سیاسی لە کوردستان، بەڵام بەداخەوە جوابمان دەست نەکەوتەوە. هیچ باگراوندێکی سیاسی و ئاینی ئەو کەسانی کە خزمەتیەکەن بە تایبەت قوتابی لە بەرچاو ئێمە کارمان یەکسانە بۆ هەموو قوتابی و خوێندکارە. ئێمە لە پارێزگای کەرکووک یەک ئەندام لە زمنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک نییە کە ئێمە بیناسین سەر بە ئێمە بێ نزیکی لەگەڵ ئێمە هەبوو بێ، بەڵام ئێمە بە هەمانگی لەگەڵ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ساڵی پار لە ناو هۆڵی پارێزگای ئەنجومەنی پارێزگا کۆنفرانسمان بۆ بەرەو پێشبردنی خوێندنی کوردی لە کەرکووک و ناوچەکانی تر کردەوە. ئەم کۆنفرانسە کە کردمان بە یعنی دامپیانانی وەزا ئەو ئەنجومەنە خۆیان وتیانەمە یەکەم کارە کە لە ناو ئەم بیناجگە لە کۆبوونەوەکان بکرێ، یەکەم کاریشە خزمەتەکەی بۆ تەواوی
قوتابیانی کوردی خوێندنی کوردی تەواوی ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان بێ. لە لای ئێمە هیچ جیاوازیەک نییە لە بینەوەی کە کەسێک ئەبێت مولتەزیمی تەواوی دینی بێ، ئەگەر مولتەزیم نەبێ بۆی نێبێتە بارگاکە ئێمە، ئەگەر ئافرەتێک مولتەزیمی دینی نەبێ بۆی نێبێتە بارگاکە ئێمە. هەتا تەنانەت لە بارگاکانی ئێمە کەسانی بە ئەو پەڕی یعنی ئازادانە خەڵکی کاکەیی، خەڵکی مەسیحی، خەڵکانی یەزیدی، ئاینەکانی تر، زمانەکانی تر، قەومیاتی تر هاتوون لە بارگای ئێمە، سوودمەند بوون لە پرۆژە، لە کار، لە دەورات، لە خولەک، لە هەموو ئەو کارانی کە ئەنجامماندا بێت لە ماوەی 14 ساڵی کارکردنماندا. دکتۆر چیتان پێ لە داهاتوودا یان بۆ من لە 14هەمین ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا چ پلان و بەرنامەیەکتان هەیە بۆ قوتابیان؟ وڵی لە کوردستان ئێستا بەداخەوە قەیرانگەلێکی زۆری دروستکراوە لە کوردستان هەیە، ئەبێ پرۆژە و بەرنامەی تۆ ڕەواندنەوەی یان نەمانی قەیرانەکان بێ. بەداخەوە ئێمە جاران باسمان لەوە ئەکرە بێ دەرماڵی قوتابی زانکۆ پەیمانگا با زیاد بکرێ، جاران باسمان لەوە کرد با ژینگەی قوتابخانەکان چاک بێ، جاران باسمان لەوە کرد با دوو دەوامی و سێ دەوامی نەمێنێ، جاران باسمان لەوە کرد با قوتابیان لە پۆلەکانە ژمارەیان کەم بێتەوە بۆەوەی سیستەمی خوێندن پێویستە بۆ 25 قوتابی بێ. بەداخەوە جاران باسمان لەوە کرد با زانکۆی نوێ بکرێتەوە، جاران باسمان لەوە کرد با بەشە ناوخۆیەکان گەورەتر بکرێ، با باخچەی بۆ دروست بکرێ، با شێوازی مانەوەی قوتابی لە بەشە ناوخۆیەکان چاک بێ. هەموو ئەمانەمە ئێستا حکومت بەداخەوە ئەم قەیرانە دەستکردانە هێناینێ، وەک ماسلۆڵێ هێناینەوە سەرەتای هەرم، هاتینەوە سەرەتای هەرم. ئێستا بێ بڵێن تکایە پارە لە قوتابی وەرمەگرە، تکایە سزای قوتابی مەدە، ناکرێ قوتابی بە 78ەوە لە هیچ زانکۆ پەیمانگایەک وەرنەگیرێت. بەداخەوە لە کوردستان ئێستا هەموو ئەم قەیرانانە ئەوێت وای لێ کردووە کە مێشکی تاچی کوردی نابێ بجوڵێ بۆی کە پرۆژەی هەبێ بەردەوام بێ نوێ بێتەوە، ئەبێ هەموو مێشکی تاچی کوردی بۆ مەشغوڵ بێت. تکایە ئەمانەمە کە ئیتر لەوانی تر بگەڕێ. ئێمە ئیسەوامان لاتەوە وەکو ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان بە تایبەت ئێمە وامان لاتەوە. من شەویش وتم ئێستەی ژێڵێمەوە زۆرم پێ سەیرە لە کوردستانە ئەو هەموو ڕایشکارە هەبێ لە وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا، دوو لیژنەیەکی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانە بێ، دوو لیژنە لە پارێزگاکانی هەبێت، یەک دنیا مامۆسای زانکۆ، یەک دنیا چواردەم سەرۆکی زانکۆ، ژمارەیەکی بەرچاو ڕاگر هەبێت جگە زانکۆ ئەهلەکان. ئێستا قوتابی کێشەی هەبێ لە کوردستانە، قوتابی کێشەیەوەی هەبێ لە بریەوەی داوای پارێت بەشە ناو پارەی دەرماڵەی مانگانە بکە، ترسی لەوە هەیە خۆپیشاندانەکە پارەی لێ وەرنەگیرێ، لە بریەوەی کە ناوی بێتەوە و کورسی خوێندنی پێ بدرێ. سیستەمگەلێکی سەقەت لە کوردستانە دێتە ئاراوە کە قوتابی لە 78ەوە بێبەش لە خوێندنەکە، کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە قوتابی لە 70کانە بێت ناوی نێتەوە تۆ بەڕای پێی ڕەوانە بینی کورسێکی خوێندنی زانکۆ پەیمانگای بدەیتێ. لەگەڵ ئەوە ژینگە ئەوە کەس باسی ژینگەی قوتابخانە ناکە، کەس باسی پەراو ناکە، لەگەڵ کێشەیەکی گەورەتر ئێستا تکا و ڕجامانەیە وەزارەتی پەروەردە حکوومەتی هەرێم با هۆڵەکانی خوێندن چۆڵ نەکرێ لەلایەن مامۆسایانەوە کە پارەی پێنیە بتوانێت دەرز بڵێتەوە گوێ بۆ ئەم هەموو داوایانە ناگرن. پرۆسی پەروەردە و فێرکردن لە لای حکوومەتی کوردی ئەتوانم زۆر بەڕاشکاوانە، زۆر بە ئەو پەڕی بەڵگا بیسەلمێنم کە حکوومەتی کوردی خەمی پرۆسی پەروەردە و فێرکردنی لە کوردستانە نیە، ئامادەیە ئەمڕۆ مردنی ببینێ، پێی خۆشە ئەمڕۆ بیبینێت تا بەیانی، پێی خۆشە ئەمڕۆ بێ بۆی نەگاتە بەیانی. ئەم هەموو قەیرانە کەڵەکە بووە کە تەنها هەموو بەرپرس و حیزبە دەسەڵاتدارەکان و حکومت لی بەرپرسە داهاتووی پرۆسی خوێندن بەرەو کوێ بە یان چ ڕەوشێکی دیکە چاوەڕێی قوتابی و مامۆستا و پەروەردە و فێرکردن؟ ئێمە لە ڕاگەاندنی ساڵیادی ژرامان گەیاندووە داوا لە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکانەکەین ڕێگر بن لە بەردەم ڕێ بگرن لەوەی کە پرۆسی پەروەردە و فێرکردن داڕوخێ لە کوردستان. یعنی ئێستا پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستان لە بەردەم داڕوخانێکی زۆر گەورە، ئەو داڕوخانە کە
زۆر گەورەی ئەگەر بێت و ڕێی پێ نەگرن دابڕۆخێ هیچ ترسناکیەکەی گەورەتر نییە لەوەی کە ئێمە بە بۆنەی ئەو وەزع سیاسی ئێستا لە کوردستان هاتووەتە ئارا دوای 25 هەموو شتەکانمان لەدەستدا هەموو پرۆسی پەروەردە و فێرکردنیش لەدەست بین. ئێمە لە کوردستان لە ساڵی 1991 کە خەڵکی لە ئێران بوو لە تورکیا بوو لە شاخەکان بوو خەڵکی هەمووی ئاوارە بوو کۆڕە بوو بەڵام ماڵەکان قوتابیەکانیان ناردەوە هەمووی هاتەوە تاقیکردنەوەکانی ئەنجامدا. مامۆستاکان ئەو کاتە بە خۆبەخش هاتنەوە ناو هۆڵەکانی خوێندن ناو قوتابخانەکان تاقیکردنەوەیان بۆ قوتابیان دانا خولی دووەم تاقیکردنەوە کەم بۆی ساڵی خوێندنیان لەدەست نەچێت. بەڵام بەداخەوە ئێستا زۆر بە بێباکانە حکوومەت ئەبینێ بایکۆت لە کوردستان ئەکرێ هیچ خەمێکی بۆ بایکۆت لە کوردستان نییە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی وەک چۆن موچەی فەرمانبەرانی کۆمسیۆنی باڵای ڕاپرسی و هەڵبژاردن و ڕاپرسی لە کوردستان کردەوە بەفور بۆ ئەوەی پرۆسەی ڕاپرسی کە پرۆسەیەکی بێبنەما بوو بۆ ئەنجامدار پرۆسەی پەروەردە و فێرکردن زیاتری ئەو پرۆسە بەهێزترە. ئەکرێ حکوومەتی هەرێم چاو بە موچەی مامۆسایانە بخشێنێتەوە بڵێ مامۆسا لە پێناو دارنەرمانی پرۆسەی پەروەردە ئەوە موچەی تۆم زۆر کردەوە وەکو خۆی لێ کردەوە کێشەکانم بۆ چارەسەر کردی بەزبان ناوەندەکانی خوێندن چۆڵ نەبێدانەخرێ. بەڵام بەداخەوە ساڵی پار ئەوە ئەم ساڵی تا ئێستا هاتووەتە سەری هیچ باچێک لەلایەن حکوومەتەوە نابینین هیچ دڵسۆزیەک نابینین هیچ ئاسوویەکی ڕوونیش بۆ چارەسەربوونی و قەیرانە نابێنین. ئیتر نازانم داهاتوویە وڵاتە چی لێ دێت ئایا حکوومەتێکی تر دێت و موچەی مامۆستا چاکە کات و لەمانە خۆیان بە دڵسۆزتر دەزانێت. ئێمە هیوادارین پرۆسی پەروەردە و فێرکردن لە کوردستانە مەرجی پرۆسی پەروەردە و فێرکردن کە ئەتوان بڵێم وەکو مەرگ وایانەی بینین چونکە بەداخەوە ئێستا هەمووی لە ماڵە مامۆستا لە ماڵە قوتابی لە ماڵە هەموو ئەو منداڵانەی بە شەوق و زەوقەوە لە پۆلی یەکی بەناڕەتی وەرگیراوە بەڵام بەداخەوە ئێستا کتێبەکانی بە ناچاری کردەوە ناو جانتاکەی تر چاوەڕێ ئەوەیە کەی دەرگا بکرێتەوە. باوەکۆ لە دەست لە حکوومەت بشوێن و دەست لە لایەنە پەیوەندیدارەکان بشوێن ڕێکخراوەکان چیان پێکرێت لەم قەیران و گرفت و بایکۆت و نەبوونی موچەیان ڕێکخراوەکان چ ئەرکێکیان دەکەوێتە سەرشان؟ خۆی ڕێکخراوەکان زەنگی فشارن ماوسە ڕاست کاک ڕاز ڕێکخراوەکان من ئەوەم پێ نییە عەسای سیحریم پێ بێت ئێستا 6 بیرەنەوتمان هەبێ لە شوێنەی ڕێکخراوەکان بڵێن کاکان بیرەنەوتانە فرۆشین بۆ مامۆساکان ئەی فرۆشین بە پرۆسی پەروەردە و فێرکردن. ڕێکخراوەکان یعنی فشارن دەنگی فشارمان کردووە ناڕزاییمان گەیاندووە. ئەم هۆشداریانەمان داوە بە حکوومەت ساڵی پار دامان بە بەیاننامە ساڵی پار 15,000 قوتابی وازیێنەوە چەند نزیکەی 4 بۆ 5,000 مامۆستا وازی لە خوێندنێنەوە لە دەوامێنەوە موچەی یعنی ئیجازەی بێ موچەی کردووە لە کوردستانە. ئەمانە ئەگەر بەرپرسەکانی پەروەردە و خوێندنی باڵا ئەگەر بەرپرسەکانی حکوومەت لە کوردستان بەس ئەمە ببینن پێویستە بە خۆیان بچنەوە. ڕێکخراوەکان چی بکەن لەوەی کە زیاد ئەتوان تەنها دەنگانە بگەێنن ئەتوانن تەنها فشار دروستکەن. ڕێکخراوەکان یعنی من مامۆستایەکی بەڕێز داوای لێ یەکەم بڕۆرەوە هۆڵەکانی خوێندن ئەڵێ وەرە کرێی پاسەکەم بۆ بدە تا ئەچمە دەرەوەی سلێمانی و بگەڕێمەوە. ئەڵێ مامۆستای بەڕێز بڕۆرەوە هۆڵەکانی خوێندنەڵێ کرێخانەکەم بۆ بدە. ئەڵێ مامۆستای بەڕێز بڕۆرەوە هۆڵەکانی خوێندنەڵێ کرێی مناڵەکانم باشە بەس خەرجی ڕۆژانی مناڵەکانم با لەسەر تۆ بێ من ئەچمەوە خوێندن. ئەی من چێم منیش ئەو کۆمەڵگام منیش چێم فەرمانبەرم منیش تۆ چێ ڕێکخراوەکان ئەم خەڵکانی فشارەکەن هەمووی ئەمانن. بۆیە ئەم دەسەڵاتە لە کوردستانە هیچ ڕۆڵێکی نییە هیچ یعنی ئاواتێکی نییە کە پرۆسەی ژیان لە کوردستانە بەردەوام بێ خەڵکی بگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی خەڵکی بگەڕێتەوە سەر ئەوەی کە لە بریەوەی کە لە بێپارەیە لە داماویە یەکتر بکوژن پارەیان بداتێ بڕوا کار بکات کە ئێمە ڕۆژانە چەندین ڕووداوی نەخوازراوە بیسین دڵتەزێ نەبیسین لە کوردستان چەندین جیابوونەوەی هەڵتەکانی ماڵەکانە بینین بە بەرچاوی خۆمانەوە لە دادگاکان لە زانکۆکان لە پەیمانگاکان چەندین کەسە بینین بەوەی نەبوونی موچە داراییەوە هەموو شتێکی واز لێناوە چەندین کەسمان بینی گەنج و قوتابی ئەم وڵاتە
قوتابی کۆلێژی پزیشکی قوتابی ماستەر و دکتۆرا سەری خۆی هەڵگرت ڕۆشت خۆی دادەست قەدەری یەختێک و کەوتە ناو دەریا لە ناو دەریا کەس نەیزانی چی لات کەس نەیزانی بوو بە خۆراکی ماسی چووە وڵاتێکی تر بوو بە خۆراک چووە سجنی وڵاتێک کەس نەیزانی هەموو ئەمانە ئەم دەسەڵاتن ئەم دەسەڵاتەی زۆر بێباکە لەمانە بەداخەوە ئەوەندە بێباکە هیچ جارێک ئەم قسانەی ئێمەش بیشی بیسە لە ڕەنگە پێکەنینی بە قسەکانی ئێمە بێ لە دڵی ئەوەی کە یەک تۆز دڵی داخور پێ بڵێ ئەمە هاو نیشتیمانیانی منن لە وڵاتە بەم جۆرن نەخێر ئەو نازانێت چونکە خۆی لەو جۆران نییە کاتە دکتۆر کە ئێستا لە سەرەتای وەرزی خوێندنی 2016 2017 دەداین جەنابەت هیچ گەشتبین نی کە خوێندنی ئەم ساڵیش هیچ نەبێ هەنگاوێ بەرەو باشتر بڕوە من بەچی گەشتبینم کە حکوومەتی هەرێمی کوردستان لە 2 ڕۆژە موچەی وەزارەتی پەروەردەدا ڕوبع موچەی وەزارەتی پەروەردەدا بەچی گەشتبین بم کە ئێستا لە سنووری پەروەردەیەکی ئەم شارە کە ناوەکەی هەڵمادم لە سنووری پەروەردەیەکی پارێزگای سلێمانیە 15 قوتابخانەدا ئەخرێ بەچی گەشتبین بم بەوە گەشتبین لەبەرەوەی کە مامۆستای نییە مامۆستاکانی داوای نقلەکەنەویش قوتابخانەکان کەمە کاتەوە و دێتدایە خابەوەی مامۆستاکانی نقل کاتەوە بەچی گەشتبین بم کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هێشتا ئەوە ساڵ تەواو بوو هێشتا موچەی چەندی مانگی نەداوە بە موچە خۆران بە تایبەت بە مامۆستایان گەشتبین نیم بەوەی کە ئەم دەسەڵاتە بتوانێت ئەم گۆڕانکاری سەریعانە بکە بتوانێت فریای پرۆسی پەروەردە و فێرکردن بکەوێت بەڵام گەشتبینم بەوەی کە یعنی دوای ئەوەی کە ئێمە پشتمان بەخوای گەورە قایمە دڵنیاین خوای گەورە ئەم حاڵەتانەمان بۆ هەمووی بۆ لا ئەبا دڵنیام لەوەی کە ئینە مع العسر یسرا فإن مع العسر يسرا دێتە ئاراوە دڵنیام بەوەی کە ئێمە خوا دروستی کردین گەشتبینین بەوەی کە دڵنیای خوا پشتمان تێ ناکە دڵنیای خوا بەدەممانەوە دێ بە هاوارمانەوە دێ دڵنیای خوا زوڵم لە قایمایە ئەچڕێنێ پێیان خۆش بێ پێیان ناخۆش بێ زوڵم لە باریکیە زۆر ئاسانە بەڵام کە گەیشتە کۆتا خوا ئەی بچڕێنێ زۆر کەسمان بینیوە زاڵم بوون لەم سەرزەویە خوا پچڕاندوینی پشتی بە عەرزەداون بۆیە من گەشتبینم بەوەی کە خوا پشتیوانە بەڵام گەشتبین نیمەوانە بتوانن چاکسازی بکەن گەشتبین نیم چونکە نەیانتوانی ساڵی پار نەیانتوانی ساڵی پار لایە لە کوردستان چەند مانگ خوێندنی بایکۆت کرد وەزیری پەروەردە هاتە سەر شاشە وتی ئەگەر تا فڵانە تاریخ خوێندن دەست پێ نەکاتەوە خوێندن لەو پارێزگایانی لەو شوێنانی دەڤەری بایکۆت ئەم ساڵ کۆتایی پێێنین ئەم ساڵ حسابی ناکەین یعنی زۆر بەڕاشکاوانەوتی زۆر یعنی زۆری پێخۆش بوو مامۆستایان ئەو چەند ڕۆژە نەچوونایەتەوە خوێندن بۆ ئەوی ئیمزای بکردایە خوێندنی پارێزگای سلێمانی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجە کۆتایی پێ ئادەم ساڵ ژوار ناکرێت گەشتبین بم بەچی کە ساڵێک نەیتوانی هیچ چارەسەر بکە و ئەم ساڵیشی هاتوۆتە سەر بەڵام گەشتبینیەکەوانی شەڵا لە خواوەیە داواکانمان ئەبینەوە لای خوا من دوعای خۆم و دایکی مامۆستا و باوکی دایکی قوتابی و باوکی قوتابی و هەموو ئەو خەڵکەی کە زوڵمی لێکراوە هەمومان بعد بیگەینە خوای گەورەی شاڵا یەقینمانەیە خوای گەورە ئەم وەزعمان بۆ بگۆڕێ بە باشتر و باشتر بێ لەوەی کە بتوانین بە ئاسانتر لەم ژیانەی ئێستا تێبپەڕێنین لە کوردستاندا دکتۆر لەم وەزعانە هەموارەدا لەوە چێت زۆر جار کە جەنابەت فەرموود ساڵی پار 15000 قوتابی بەهۆی نەبوونیەوە وازی هێناوە تا چەند ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیوێتی ئەگەر نەفەرێک دوو نەفەر دوو قوتابی بێ کۆمەک و هاوکاری کات لەوەی کە بەردەوام بێت لە خوێندنەکەی پرۆژەی واتان هەبووە لە ئێمە لە ماوەی دەستگامان هەیە دەستگای ڕاژێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە تەنها هاوکاری قوتابی خوێندکارەکە لە ماوەی ئەم چەند ساڵ کەمەی دامەزراوە زیاد لە 140 ملیۆن دیناری بە قوتابی داوە کەفارەتی چەندی قوتابی کراوە زۆر یعنی تەنانەت هاوکاری قوتاب لە هەندێک کاتە هاوکاری قوتابیانی شوێنە دوورە دەسەکانیشمان کردووە بەڵام دەستگاکەی ئێمە لەسەر یعنی لەسەر شانی خێرخوازانە نەک لەوەی کە حکوومەت تەمویلی بکات و بیدا بە خەڵک ئێمە تەنها کارەکانی ئێمە بە گشتی وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە توام لێرەوە سوپاسێکی زۆر گەرمی ئەو بەڕێزانەکەم کە هەمیشە دەستیان بە کارەکانی ئێمەوەیە کە هاوکار و پشتیوانمان خوای گەورە هاوکاریان بێ خوای گەورە ماڵیان زیاد کا خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە لە ڕێم ئەمانەوە توانیومان ئەم خێرخوازان تا ئێسەش بەردەوامە کردومانە بەڵام هاوکارەکەی ئێمە لە کوردستان نزیکی 9 ملیۆن قوتابی هەیە هاوکارەکەی من گریبان 100 کەسی گرتەوە ئەی ئەویکەی
ئەگەر هەزاریش بگرێتەوە ئەوی کەی هانا بۆ کوێ بال چی هاوکاری بکە ئەو فۆرمەی لە لای منە فۆرمێکە بەداخەوە بە بۆنەی وەزعی سیاسی و بە بۆزای وەزعی ئیداری لە کوردستان دارایی فۆرمەکەی من هەبێت یەک دنیا مەرج ڕیزەکەم تا ئەوەی کە بتوانم کەسێک هاوکاری بکەم چونکە ناتوانم بە هاوکاریەکی بەردەوامی خەڵک بکەی بە کراوە بێ بۆ هەموو خەڵک بێ بەڵام لەگەڵەوەش دارانەوە ستاوین ئەتوانم چەند یعنی ژما پاپێ ئامار بەڵام ئاماری زۆر باشمان لە بەردەسە کە ئێمە قوتابیمان لە خوێندن ڕزگار کردو لەوەی کە واز لە خوێندن بێنێ ماڵمان ڕزگار کردووە لەوەی کە زیاد لە 3-4 قوتابی هەیە هاوکاریمان کردوون هەندێکی بە بەردەوامی بۆ ماوەی ساڵەکە هەندێکی بۆ بە درێژایی خوێندنی قوتابەکە هەندێکی بۆ مانگێک بۆ 2مان بۆ 3مان یان پێدانی پێشینەی خوێندنی نزانکۆ پەیمانگە ئەهلەکان کە توانی بێتمان هاوکاریمان کردوون. دکتۆر یان زۆر سپاس دەکەم و کاتی بەرنامەکەم تەواو بوو هیوای سەرکەوتنتان بۆ خواز و هەمیشە کاری جوان و چالاکی باشتانە بێت. زۆر سپاس بۆ جەنابیشت لە کۆتایە ئەگەر دەرفەت مابێ من دووبارە سڵاو و ڕێزم بۆ تەواوی کادیر و ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو ئەو براو خوشکانەی لە ڕابردووم کاروانیان گیان دەدەسی ئێمە خی گەورە و میهرەبان هاوکارمان بێ هەماهنگمان بێ بتوانین کاری باشتر ئەنگاوی باشتر بنین خی گەورە و میهرەبان هەموو ئەو کاروانە ئەو کەسانە کە ئەم کاریان کردو لیان وەربگرێ سوپاس بۆ ئێوە دەستخۆشی بۆ جەنابەت بۆ تەواوی هاوکارانت ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان زۆر سپاس دەکەین و ئێمە ژیوای سەرکەوتنتان بۆ دەخوازیین لە کۆتاییدا پیرۆزبایتان بۆ دووبارەکەینەوە. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوە عەزیزیش کە تام ساتە بینەرمامون تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.